دیارە ئەو ڕێکەوتنە ئەمنیەکەوە لە نێوان وڵاتی ئێران و عێراق واژۆکرا بۆ پاراستنی سنوورەکان لە چەند ڕۆژی ڕابردوو هێزێکی زۆری پاسەوانی سنوور بەرەو دەڤەری سیدەکان بەڕێکرا بۆ ئەوەی لەو ناوچانە جێگیر بن کە پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانی تێدا جێگیرن. لە ئێستادا ئەو پارتانە ئەو ناوچانەیان چۆڵ کردوون و هێزەکانی پاسەوانی سنوور چوونەتە شوێنیەوە ئەوان و جێگرەی ئەوەی ئەوانن، هەروەها بارگاکانی خۆیان لەو شوێنانەدا جێگیر دەکەن. دیارە لە ئێستادا لە دوێنێەوە تەواوی ڕەوەندەکان و مەردارەکانی ناوچەکە هەروەها جۆتیاران لە سنووری برادۆست و سنووری باڵەکایەتی ئاگادار کراونەتەوە کە لە ماوەی 24 کاتژمێر ناوچەکە چۆڵ بکەین بۆ ئەوەی هەر بارودۆخێکی نائارامی ئەمنی بێتە ئاراوە لە ناوچەکە، ئەوان تیایدا زەرمەند نەبن. ئەوە چەند ڕۆژێکی کەمیشی ماوە بۆ ئەوەی ئەو وادەیە کۆتایی پێبێتن کە وڵاتی ئێران تیایدا ئاماژەی پێدابووە دیاری کردبوو و ماوەی داناوە بۆ چۆڵکردنی ئەو ناوچانە لە پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران. هەروەها دیار لە چەند ڕۆژی ڕابردوو تەقەی هەوایی لە نێوان هێزەکانی پاسەوانی سنوور و هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە ناوچەکە ڕووی داوە. دیارە ئەوان ناڕازین لەوەی هێزەکانی پاسەوانی سنوور لە ئەوان نزیک ببنەوە، چونکە ئەوان دەڵێن ئێمە ئەم ناوچانە چۆڵ ناکەین، بۆیە هێزەکانی پاسەوانی سنووریش کە لەم ناوچانە جێگیر بوون ڕێگان تا ئێستا پێ نەداون کە نزیک بنەوە لە ناوچەکانی ئەوان. بۆیە بەگشتی لە ئێستادا بارودۆخێکی ئەمنی ناجێگیر لە ناوچەکەدا هەیە، هەر بۆیە مەشوای کردووە کە لەلایەن یەکەی دارەکانی ناوچەکە ڕەوەندەکان ئاگادار بکرێنەوە، هەروەها جوتیاران بۆ ئەوی ناوچەکە چۆڵ بکەن بەرەو ناوچە ئارامەکان بەڕێ بکەون بۆ ئەوەی لە ئەگەری بارودۆخێکی ئەمنی ناجێگیر لە دەڤەری باڵەکایەتی و لە دەڤەری برادۆست بێتە ئاراوە ئەوان تیایدا زەرمەند نەبن.